بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. فەرموون ئەڵقەیەکی نوێ لە بابەتە زۆر گرنگەکانی تێگەیشتن و فەهمکردنی نامەخواییەکان و تێگەیشتن لە خوای گەورە. گەر تێبگەن لە گەوهەری دڵدا چ مەوجەدا، ئەم شەو چراغە لەم شەوەدا کەس دەدا بە کەس، ئەگەر دینداری لە مەقام و ئیمانداریەکی ڕاستمان نزیک نەخاتەوە، نە حەرەکەتە بێت نە بەرەکەت. ئێمە بە ئیمانەوە سربەخۆییمان هەیە، بەڵام زۆر نەزانانم مامەڵەی لەگەڵەکەین. بەم شێوە گشتی ئێستا قاچی گەشتنمان نییە و ناگەین. پەلەکردن لە خزمەتی پەروەردگارە نییە و نابێت. ئەو کاتی ئەو زاتە گەورەیە دەیەوێ کاتیەتی، نەک ئەو کاتەی ئێمە دەمانەوێ. وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. دایکی موسى حەزرەتی موسى خاتە ناو نیل لە سندوقێکی بچووکیەکات و ئەیداتە دەم شەپۆلی دەریا. يأخذه عدو لي وعدو له. ومێدی گەورە لێرەیە مەحاڵە بۆ کەسێ تەنها شەپۆل و سندوقی مناڵە بینێت کە دەگاتە ئەو بەری دەریا فرعەونەی بات، ترسناکتر لە شەپۆلی دەریا. عەدوون لی، عەدوون مڕەکەبە، دوژمنی خوا و دوژمنی مناڵەکەیە. بەڵام خۆی تەعالا نهێنی و ئاشکرای لە دەسایە و دەستی نهێنی شتێکی ترەکات. دایکی حەزرەتی موسا لا ناکاتەوە بۆ ترس و بێ ئومێدی لە بەرامبەر ڕەحمی خوایە. ئیتر قورئان لە زمرەی ئەوانەی لایەن بەلاوە کراوە نابێبات. ئەم مانگانەش فرسەتی تەوبەیەکی یەکجاری و ڕازبوونیشی حەقیقیە لە خزمەت حەق تەعالایە. مەوەستن هەتا کات ماوە بڕیار بدەن. بۆ ئەو برایانش کە لە ڕاستیە گەنجن، دەست بۆ حەرام ئەبن، دەست بۆ ئەوە ئەبن کە وەکو باسم کرد خوای گەورە لەسەر ئەم دنیاە کۆمەڵە شتی حەرام کردووە، وەکو قەتڵ وەکو زینا. سەیرەکەی بۆ قەتڵ ئەفەرمێ بڕۆ ئەوەی کە قەتڵی کردووە حەقی خۆتی لێ بسێنە، بەڵام بۆ زینا نافەرمێ چۆ زیناکەی لەگەڵا بکەڕۆ. بۆ چونکە ئەم ئافرەتە کە لەسەر ئەم ئەرزایە وەکو مەعمەلێکی خۆی گەورە وایە بۆ ئینسان، مەعمەلێکی خۆی گەورەیە بۆ ئینسانیت لەسەر ئەرزە. دەستکاریکردن و دەزرێژیکردنە سەر ئەو مەعمەلەت، دەستکاریکردن و دەزرێژیکردنە سەر حەقی خوا. لەبەر ئەوە بە هیچ شێوەیە ڕازی نییە ئەم مەعمەلە نەپیس بێ، نەپیسایی تێچێ، نەکەس دەستی بە حرامی بۆ بەرێ. لەبەر ئەوە کە دەستی برد بۆ ئەم مەعمەلە، دەستدرێژی کردوێتە سەر سنووری خوا، خوای گەورە قبوڵی ناکە. زۆر برادەر، زۆر کەس دەستدرێژیان کردووەتە سەر ناموسی خەڵکی. من نمونەی هەزارها نمونەم لایە کە دوای 10 ساڵ، دوای 20 ساڵ، دوای 30 ساڵ کە ژیانێکی ئێستا ژیانێکی کولەمەرگی بەسەرە بن. نمونەم هەیە ئەیان ناسم کە ئەمانە بە شوێن ئافرەتێکەوە بوون کە ئافرەتەکە شووی کردبوو. زۆر جار پێمە وتن ئەموت دەستدرێژی مەکەنە سەر ئەو بەشەی کە خوای گەورە دایناوە کە حەرام. ئەیانوت خەتای خۆیانە، کەچی ئێستا ئەو کەسانە ئەبینم یعنی ناسراون، یعنی ئەیان ناسم ڕۆژانە، ئەیان بینم بە ڕۆژانە. ژیانێکیان هەیە مامۆسا یعنی سەگ نیەتی، یعنی لە هەموو ناحەیەکە، لە ناحەیە خێزانی، لە ناحەیە کوڕکچەکانی، لە ناحەیە ژیانی ڕۆژانە و ڕزقی. یعنی ئێ دەڵێ ینی باشە بڕ ڕزقم بۆ سوارە،
ئەی پرسیار بۆ لە خۆت ناکەی ئەی پرسیار بۆ ناکەی لەوەی کە بۆچی ئەم هەموو تاوانت ئەنجام داوە پێشتر ئەمە ینی نزای ئێمە مەوزوعەکەمان تەقوایە کەواتە خی گەورە ئەم تەقوای داناوە بۆ ڕاگررتنی باڵانسی ژیانی ئینسان ژیانی ڕزقت بە حرامی نەیخۆی بە حەڵاڵی ئەیخۆی پەلە مەکە دەستدرێژی مەکە خی گەورە ئافرەتێکی باشی بۆ داناوی کە بەدڵی خۆتە وەڵاهی لە جوانیە وەڵاهی لە حەسەب و نەسەبە وەڵاهی لە هەموو سیفاتێک کە تۆ پێت خۆش بێ دڵت بیگرێت بەڵام ئەم گەجە هەڵەسێ یعنی نەدانەیەک و نەدوان و نەسیان و نەچوار و ئەزانێ ئەم ئافرەتانە کە خوا نەخواستە دەستدرێژیان بکرێتە سەر ئیتر کە فێری خراپەیە بوون هەتا قیامەتەوە بەشداری لەو خراپە ینی ئەمانە بەڕاستی جۆرێکن لە تەقوا ئینسان بتوانێت تەقوای خواکە ژیانی خۆی میسۆگەرەکە لە هەموو ناحەیە. جەنابەت خەڵکە زۆر بینیوە خەڵکی خواناس و دیندارە زۆر بینیوە خەڵک بەچی دڵی ئیسراحەتەکات بە مادە بە دینداری بە تەقوا بە خواناسی بەڵێ وەڵی هیوا هەیە بە پارە هیوا هەیە بە دینداری هیوا هەیە بە ئیمان سا بۆ من نمونە مامۆستا مەلا عوسمانیەکە بوو برای مامۆستا مەلا عەلی بەس خوای لێ ڕازی بێ عالەم لێ ڕازی بوو ئینشەڵڵا خوای گەورەشی لێ ڕازیە. جەنابتان ینی ئەگەر ڕۆژێ تەسبیحات و عیبادەتی زیاتر بکەن هەست ناکەن لە خواوە نزیکترن تەقوادار بەڵێ بێگومان حتا بیکەین نزیکتری لەخوا دڵ خۆشترە بێ وەرە دڵ خۆشە لاشە ساقە بێ حەمد و سەنا بۆ خۆ. چیتان هەیە بۆ گەنجان کە حەزەکەن بکەونە دڵخۆشی جاری وا هەیە بە نێرگەلەیەک وازانە دڵخۆشی بۆ دروستە بێ جاری وا هەیە بە سەرخۆشبوونێک ئایا بە چی دڵی خۆشە وەڵی ئەوانە هەمووی زەرورمەندە نێرگەلە ئارە خواردن هەمووی زەرورمەندە دوایی بکرەکەن و تکایان لێکم و ڕژیان لێکم بەس ڕێبازی خوا ڕاستە ڕێبازی هیچ حیزبێکیکە ڕاستنی بەچی ئەمانمان دەسەکرێت بەچی ئەمانمان دەزەکرێ وڵی ئەلحەمدولە بە ژیانێکی خۆش دڵە مرتاح بە الحەمدولله ئەخوا بە گەورە بە باشە بیشەڵڵە شتی ئەو دڵخۆشیە چییە ئیمانە نوێژە بەڵێ نوێژە تاعاتەکانە ڕووکەرە خوای مسلمان بوونەکەمان ئەوە لە پشت هەموویەتی الحەمدولله کە ئێمە دینێکی مسلمانی مانێ خوا مسلمانی دەزانین لەخوا بەزیابێ ئەو لە بینیوە کە ڕەنگە لە ڕووی مادیەوە باش نەوە بێ کەچی زۆر دڵخۆش بوو زۆر خۆش ژیاوە لە لادەیەکە لە خانوویکی تەبیعیە ژیاوە کەچی بەڕاستی ژیانێکی زۆر شایستە ژیاوە ژیانی شایستە وڵای الحەمدولله کە پیاوە کە مسلمانی دەوردە قەناعەتە بەم ژیانە هەبێ ئەو خۆی گەڕستخێ بۆ نێرێ تۆ بەیانی زووەرە خوارە ڕووکارە خۆی گەۆرە نێژەکانێ بکە بەیانی دەستنێژەوەرە بازار خۆی گەۆرە بەشی خۆر بۆ نێر پەکە ناخای ئینشەڵڵا. جەناب ئەو ڕۆژەی کە زیاتر لە خواوە نزیکی هەست ناکەی زیاتر ئەمینی لە ژیانی خۆت سپاس بە خۆی گەورە بەرەوەڵا ئەو بەیانی کە دێت و دەستنێژەوە دێدا بازارە سپاس دەوی خۆی گەورە ژیانی مرتاحە الحەمدولله مەڕۆیەکی خۆشترەوە دێدا بازار چۆن خۆش زۆر فەرقە. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته سورة آل عمران آية صودو هروها دفرمي فاتقوا الله ما استطعتم سورة التغابن آية شانزا هروها دفرميت يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا سورة الأحزاب آية حفتا ئاەتەکان دەربارەی فەرمان بە تەقواکردن زۆرە و زانراوە. مەبەست لە ئاەتە پیرۆزەکان ئەی موسڵمانینە ئێوە خەڵاتی ئیمانتان دەردەست کردووە. دەی ئەو خەڵاتە گەورەیە ڕێز و قەدری خۆی بدەنێ تەقوایەکی جوان و ڕێکوپێکی خوددا بکەن لە خوددا بترسن چەندە ئەتوانن کۆتایی لە تەقوای خوددا مەکەن. باوەڕی تەواو تەقوای ڕاست و دروست بە پێی تەوانا و قسەی حەقکردن نیشانەی دامەزراندنی ئیمانە. ئاەتی تریش لەم بارەیەوە زۆرە وەک دەفەرمێ ومن يتق الله
يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. سورة الطلاق آيتي 2-3. هروها دفرمي إن تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم ذنوبكم والله ذو الفضل العظيم. سورة الأنفال آيتي 29. وتا هر کەسێ بەڕاستی لەخوا بەترسێ و تەقوای بکا، خوا لە هەردوو جیهانە دەروی ڕەحمەتی خۆی لێکاتەوە و فریای ئەکەوێ و ڕزقی حەڵاڵیشی بۆ دەڕەخسێنێ. لە جێگەی واوە ڕزقی بۆ دێت کە خۆی بە خەیاڵیان نێت. دوو ترس یەک ناگرن. کەسێ بەڕاستی لەخوا بەترسێ، خوا لە دوژمنی خۆی جیای دەکاتەوە و لە ئاگری دۆزەخ هێمنی دەکاتەوە و خراپە و نەنگی ڕابردوویدا دەپۆشێ و لە تاوان و هەڵە و سوچ و گوناهی خۆش دەبێ. بۆ خوا چی تێچێ؟ خەزێنەی فەزڵ و بەخششی خوددا ئەوەندە گەورەیە مەگەر خۆی بزانێ. کیبر، خۆبەش زانین، تەکەبورکردن، تەقوا لە ناوە بات. لەبەرەوە هەتا کەسێکی خاکی و پاک و دەروون پاک و فەقیر دۆست بیت، زیاتر لە تەقواوە نزیکی، زیاترە بیتە کەسێکی تەقوادار. هەروەها ئازانم ئەوانەی عەلاقاتی حرام لەگەڵ ئافرەتانە ئەنجامەدەن، پەیوەندی خۆشەویستیە هەر شتێکە کە ئەیبا بەرەو زینا، بەرەو گوناهی گەورە پەنا بەخوا. وەساء سەبیلا، ڕێیەکی زۆر تاریکە ئەوانەی کە تووشی زینا بن پەنا بەخوا. لەبەرەوە ناتوان تەقوادار بن. لەبەرەوە ئەم گوناهانە وە خاڵێکی زۆر زۆر گرنگتریش لەوانە بریتیە لەوەی کە تۆ ئەو سەرۆت و سامانە ئەو ژیانەی هەتە بە پارەی حەڵاڵ دروستی بکەیت، چکە حرام خۆر ناتوانێت تەقوادار بێت. ئەمانە خاڵە سەرەکیەکانە کە تەقوا لەگەڵیانە هەڵ ناکات. یعنی کەسێ بێوێت تەقوادار بێ ئەبێ ئەم حەو خاڵە زۆر بە جوانی ئەنجام بدا و جێی هەبێ لە ژیانی ئەوە و دوور بێت لەم گوناهانەی کەوا باسمان کرد. ئازانم پەنا بەخواگەر ئەهلی تەقوا نەبین، زەرەرەکە زۆر زۆر گەورەیە، زۆر خەتەرە، زۆر زۆر سامناک و ترسناکە. لە دەستدانی بەهەشت و ڕەزامەندی خوایە پەنا بەخوا. لە مەترسی لە دەستدانی ڕەزامەندی خوایە ئەگەر ئەهلی تەقوا و تەقواداری نەبی. هەر بۆیە خواناسان لە تەقواش تیان پەڕانوە چوونەتە بوەرع، یعنی گەیشتونەتە حاڵەتی هەندێک جار وازیشان لە حەڵاڵ هێناوە نەوەک ئەم حەڵاڵە ڕان کێشێتە ناو حرامەکانەوە، پێوەترە وەرع، یعنی خۆپارێزیەکی زۆر ورد و دەقیق، زۆر ورد. ئیمامێک لە واتە مامۆستای مزگەوتە کە ئیمامی مزگەوتێکە لە لەندەن بۆمان باسەکە ئەڵێ ڕۆژێکیان شتێکم بەسەرا هات زۆر ترساندم، وام لێ هات خەریب و لە شوێنی خۆما بێهۆش بکەوە. ئەوی شەوە بوو من بە پاسێک هات چۆمە کرد. ئەو پاسە هی کۆمپانیایەک بوو، شەریکێکی گەورەی لەندەن بوو کە گواستنەوەی ئەو مەنتیقەیە یاخود ئەو شارە ئەو شەریکەی بربەڕێەوە. سەرۆتێکی زۆر زۆری هەبوو ئەو شەریکەیە. یەکێک لەو پاسانە کە من هاتچۆم پێ کرد، سایقەکەی ڕۆژێکیان کە پارە و باقیایەوە بە من 20 بنز کە پارێکی زۆر زۆر کەمە، یعنی وەکو چۆن لێ ڕعبی لای خۆمان 250 لای خۆمان، یعنی پارێکی کەمی عملەیەکی کەمی بەریتانیە کە ئیشی پێکرێت 20 بنز زیاتریایەوە بە من. منش کە چووم دوای دانیشتم کەوتمە خەیاڵی ئەوەی باشە پێی بڵێم بیەمەوە نەیەمەوە. شەیطان کۆمەڵشتی بۆ دروست کردم، ئەها تەبلیغەکانی شەیطان با ئیمامیش بێ، با مامۆسای مزگەوتیش بێت، دەبێت زۆر حەزەر بکا لە حرام، زۆر خۆی بپارێزێ، کە ڕەقیب خوای گەورە چاوی لێتی، خەڵکیش ئاگایان لێتی، خوا خەڵک ئاگدارەکە زۆر جار. ئەڵێ لە دڵی خۆماوتم باشم پارەکەمت چییە؟ یعنی ئەگەر بیشێمەوە ئەو شەریکەی خۆ هیچ زەرێ ناکایان، هەر هیچ نییە، هەر بەوانەوە هەر دەرناکەوێ، هەر پێی نازانم. دوای وتم کورجا خۆ من لە دەوڵەتێکی کافرام بێدینام، قەیچێک ئەو پارێش بخورێت چی تایە؟ باهی ئەم کافرانەیە، هی ئەم مەسیحیانەیە، هی ئەم خەڵکەیە، ئەمانە ئەم وەسوەسە شەیطانیانە بە دڵما هات پێوتم.
دوای قەرارە ماوتم وەڵای کوور هەر پێناڵم هەر پارەکەی نایەمەوە تەواو بەڵام کە هەڵسام شتێک لە دڵما زۆر بە قووەت بوو ئەوە ئیلهامە خواییەکەی ئاسان پێیوتم وتی و پارەیە بدەرەوەش هی تۆ نییە مڵکی تۆ نییە ئەڵەمیش دەستم کرد بە گیرفانمە پارەکەم مایەوە بە سایقەکە ئەڵە کە سایقە سەری هەڵبڕی وتی مامەسا بەخوا باش و پارەکەت دامەوە ئەو خۆم تاقیم کردیتەوە تم چۆن وتی ماوەیە کەم نەمەوێت بێم موسڵمان بم لە مزگەوتەکەی ئێوە وتم وەڵی ئەم مامۆسایە تاقی نەکەمەوە ناچم موسڵمان بم پارەیەکی زۆر کەم ئەگەر تۆ ئەوە بخۆی بەخوا من ئەو ئیسلامە قبول ناکەم کە ئەو خیانەتە تۆ لە منی بکەیت و لە کاتێکا تۆ ئیمام و مامۆسای مزگەوتیش بیت ئەڵێ لە شوێنی خۆم موشک بوو هەر خەریب و ڕێک ببورێمەوە وتم خوایە من خەریب و دینەکەم بە 20 بنز بفرۆشم خەریب و بیفرۆشم چۆن شەیطان وەسوسەی وا بۆ کردم کە من ئەم پارەیە نەگەڕمەوە لە کاتێکا ئیمانی کەسێک لەسەرەوە بەندە ئەو من تاقیەکاتەوە لەبەرەوە تەقوا کە وەختی ئەچێتە ناو هەموو جومگەکانی ژیانمان زۆر جوانەکات زۆر بەرهەمی جوانمان پێشکەشەکات ئازیزانم بەهەشت خۆی ڕازدێنێتەوە ئاگادار بن بە تایبەتی ئێمە نزیکە بینەوە لە 2 مانگی ترەگەینە مانگی ڕەمەزان ئینشاءالله بەهەشت خۆی ڕازدێنێتەوە هەموو ساڵێ بۆ ساڵێکی تر خۆی ڕازدێنێتەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆی ئەڕازێنێتەوە بۆ کێ بۆ ئەو عەبدانەی کە لە مانگی ڕەمەزانە تەقوادارن و زۆر جوان ئەبن بە ئەهلی باش حتا بەهەشت شعارێکی هەیە فەرمێت بانگەکات ئەفەرمێ یا رب العالمین داواکە لە خوای گەورە خوایشان کۆمەڵێ خەڵک لەم ڕەمەزانەیە لەم مانگەیە بکە بەجێنشینی من و هاونشینی نیشتیمانە بەرفراوانەکەی من کە بەهەشتی خوای گەورەیەوە بێ سنوور نیعمەتەکانی خوای تایە ئەزانن لە فەرمودەیەکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی گەورەی و فراوانی بەهەشتمان بۆکات ئەفەرمێ لە مانگی ڕەمەزانە ئەوانەی سیانەتی نەفسی خۆیانەکەن یعنی چی سیانەت یعنی لە مانگی ڕەمەزانە زۆر باش ئاگایان لە ڕۆژۆکەیانە لە نەفسیانە لەوەیە کە حرام نەخۆن حرام نەڵێن حرام ئەنجام نێن قورئان و زیکر و تاعەتی خۆی گەورەیان زۆر بە جوانی هەبێ ئەفەرمێ بەهەشت خۆی ئەڕازێنێتەوە خۆی ئامادە ئەکات و ئەوانەی نەفسی خۆیان سیانەتەکەن و باش ئەکەن لە مانگی ڕەمەزانە پێغەمبەر فەرمێت خوای گەورە قەسر و کۆشکێکیانەیەتێ لە بەهەشتا یعنی باش بە ڕۆژووە بن ڕۆژوگرێکی زۆر باش ئیماندارێکی زۆر باش تەقوادارێکی زۆر باشن بە تەقوان لە مانگی ڕەمەزانە خۆم کەسێ بە ڕۆژووە بێ ئەفەرمێ خوای گەورە قەسرێکیانەیەتێ کۆشکێکیانەیەتێ ئەم کۆشکە چێنێ گەورەیە ئەفەرمێ ئەم کۆشکە دیقەت لەم فەرمودە من زۆر قوڵە ئازانم زۆر گەورەیە ئەم کۆشکە ئەم منە فراوانە ئەو وەنە فراوانە ئەو وەنە گەورەیە هەموو دنیا یعنی ئەم دنیایی کە ئێمە تیاژین لە ناو ئەو کۆشکەیە وەکو چی وایە وەکو شوێنی بزنێک وایە کە تێیە بەسراوەتەوە هە لە ماڵێکا کەسێ بزنێک لە شوێنێکی بچووکە ژوورێکی بچووکی بۆ دروستەکە ئای بەسێتەوە تایە ئەو ژوورە بچووکە لە هەموو دنیا چەندێکە چەند قەبارەی هەیە ئەم کۆشکەی ئێمە دنیا لە ناوێ بەقە ئەو شوێنی بزنەیە الله جاڵی باشە خوا ئەمەی بۆ دروست کردووە لەوێ زانی چکە حیاتی ئەبەدی ژیانی هەتاهەتایی پێویستی بە بەرفراوانیەکی زۆر گەورە هەیە لە شوێنی سوکنایە لە دڵ و دەروونە لە چێژەکانی ئەوەیە لە هەموو شتێکە بێسنوور دەستەکەوێت قەسڕێکی وا دەستی هەر کەسێک کە خات کەوا لە مانگی ڕەمەزانە تەقوادارێکی زۆر باش بێ ئەگەر هەموو ژیان ئاوا تەقوا بێت لە هەموو ژیان تا بۆ جۆرەبی ئەزانن دەرگای ڕەیان لە ناو خودی بەهەشتا ینی ئەو دەرگایە نیە کە یەکێک بێ لەو دەرگانی کە لە دەرەوەی بەهەشت تۆ بچیتە ناو ڕەیان نا تۆ چیتە ناو بەهەشت بەس بۆ هەموو ئیماندار و موسڵمانێ نییە ڕەیان خۆ هەموو ڕۆژەوانێک ناچێتە دەرگای ڕەیان دەرگای ڕەیان دەرگایەکە هەر بۆ تێر ئاوبوون نییە بەڵکو ئەو نیعمەتانی کە لەوێ دەستەکەوێت زۆر ناوازەیە زۆر جیاوازە کە لە ناو دەرگای ڕێیانە دەستی عەبدە ساڵحەکانی خواکەوێت خۆی گەورە بیبەخشێ بە هەموو لایەکمان ئینشاءالله
من هەشتاکان ماڵمان باری کرد جارێکیان نمونەی مامۆسایەکە بۆ باسەکەم لە مەکتەبێکە کە زۆر تەسیری کردە سرم. لە مەکتەبێکا بووین لە تقریبان لە باوە کۆچەک بڵێم لە باوە کۆچەک بووین. سێ مامۆساتیا بوو، مامۆساکان کەسی ئەهلی تەخوا و خواناسی و خواپەرستی بوون. ئێمەش هەشتاکان بارمان کرد هاتینە ئەوێ. لە پۆلی دووی ئیبتیدایی بووم، چۆنەڵێ لە شوێنە کۆبارکەی بۆ شوێنە ڕەفیق و برادەر و کەسی نییە و دایم وەکو شتێک لە پەنایەکە دانیشتویت و بەها بێتاقەتیت و مامۆسایەکیان هادووتی بۆ بێتاقەتی وڵی ئەمانە هیچیان ناناسم، جا زمانەکەشیان من نازانم، من لەهجەیەکی درم بوو، ئەمان بەلاجەیە قسەیەکەن و منیش بەلاجەیە و ئیتر ڕۆژانە هات متابعەیە کردم. تابانێمە کە بارمان کردبوو لە هەموو خانومان ڕووخا بوو دەربە دەرکرا بووین. ئەمانە وێنێکی وامان نەبوو کە ڕۆژانە مەسروفی بکەم یانە پارەیە خەرجی بکەم ومانە. ڕۆژێ فەڕاشی مەکتەبەکە هات وتی باوکت و توێتی ئەم مناڵانە هەچی ئەخۆن بابی خۆن لە حانوتەکە، خۆم دوایی مانگانە پارەکەی ئێ. ئیتی من ئەو برایشم ڕۆژانە ئەچوین یعنی وەکو تەلەبەکانی تر بگرێت دووقات و سێقاتی تەلەبەکانی تر شتمانەیەنا ئەمان خوارد، ینی هێتا ڕۆژێ فەرەزیاد ڕێیمان کرد. فەڕاشەکە وتی با لە قەرزارە نەبێ باوکت زۆر هێن مەکە، زۆر زیادە مەسروف مەکە. ئیتر ڕۆژێ باوکم کە ڕۆشتینەوە بۆ ماڵ و هەندێک شتمان پێ بوو، هەموو ڕۆژێ ڕاستە و قەڵم و ئەم شتمانێنە پسکیت و باوکم وتی باشە ڕۆڵە ئێوە دینارێکتان پێ نییە، ئەم پارەیە لەکوێنن، ئەم شتانە لەکوێنن؟ وتم وەڵای ئەی باوکە ئەی تۆ پارەت نەداوە لە بەحانوتەکە؟ وتی پارەی چۆن؟ پارەی چی؟ بەرە وەڵا فەڕاشەکە دۆتوێتی باوکت پارەی ئەم شتانەی داوەکە کە ئێوە ئەیخۆن، هەچی ئەخۆن سەری مانگ باوکت پارەکەیە. باوکیشم هات بۆ مەکتەبەکە وتی ئەم مناڵانە دزیوشتیان نەکردبێەوە، هەموو ڕۆژێ ئەن قەڵەم و دەفتەر و ئەمانەیەنن. مامۆساکە هادووتی وەڵاهی ئێمە خۆمان ڕێکەوتون لە بینی مامۆساکان ناوتومانە ئەمانە ئاوارن، غەریبن، هاتوونەتە ئێرە بەڕاستی وەکو مناڵەکانی تر ناتوانن تەسەڕوفاتکن. وتومانە بە فەڕاشەکە هەرچیان خوار پێیان مەڵێ ئەمە بۆچی، حەچیان خوا بیانەر. ئیتر باوکیشم هاتە دەرۆ لە مەعاشی مامۆساکان بڵێ ئەو سیانە مانگانە ئێمە چەندمانە خوارد، ئەوانە چوون بە یەک و هەرسێ مامۆساکە پارەکەیانەیە. ئەجا منیش کە بینیم کە ئەو مامۆسا زانیم ئەوان پارەکەی ئێن زۆر بێتاقەت بووم. ڕۆژی دووەم هاتینەوە لە شوێنێکا دانیشتە بووم، سەیرەکەم یەکێ لە مامۆساکان هات باوەشی پیاکردم وتی ئەوە بۆ ئەوە دانیشتوی بێتاقەتی، زانی کە زانیومە ئیتر منی شەرممە کرد کە بچم شت بکڕم. وتی بۆ وا بێتاقەتی؟ وتم وەڵا بێتاقەت نیم. وتی با لەبەرەوە زانیوتە کە ئێمە پارەکەیەن بڕۆ بدیمە بۆ حانوتەکە دووقاتی ئەو ڕۆژەی کە شتمانە گڕی دووقاتی شتی بۆ کڕیم. حب و خۆشەویستێکی ئەم مامۆستا وای لێ کردم کە ئێستا ئەم بەشەرە کە ئێستا ئەم تەقوا و عیبادەتە ئەگەر هەی بێ تیا مەوجود بێ بەشێکی ئەو مامۆسایە بوو تا خۆڕسکانە تا ڕسکانم. یعنی بەڕاستی تەقوا هەر ئینسانێک هەی بێ نەک بۆ خۆشی، تەنانەت بۆ دەوروبەرەکەیشی، تەنانەت یعنی کۆمەڵە پیاوە پێگەیەنێ کە خۆشی نازانێ یعنی چۆن پێگەشتووە. یعنی تەقوا بەو شێوەیە بۆ عیبارەتە وەکو هەناسە وایە، وەکو خوێن وایە بەناو جەستەی ئینسانە چەند زەرورە تەقوا بۆ ئینسان ئەوە نەزەرورە. لەبەرەوە تکاکەم دەست بۆ حرام مەبەن، تەقواتان هەبێ، ڕزقی حرام بخۆن، وەڵا ئەو ڕزقاری خۆتان، وەڵا هەرەی خۆن بەخوا ئەو شتێک کە تەمەنای ئەەکەی وەڵاهی تەقوات نەبێ بە حرامی دەستی بۆ نەبێ بە حەڵاڵی دەستەکەوێت.
ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی عەرزی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم کێ لە مردوم زۆر بەڕێز و بەقەدرە فەرمووی کێ لە هەموویان بە تەقواتر بێ و پتر لە خوددا بترسێ ئەوە وتیان مەبەستمان ئەمە نییە فەرمووی دە یوسف کە خۆی پێغەمبەری خوا بووە و کوڕی پێغەمبەری خوایە کە حەزرەتی ئیسحاقە و ئەویش کوڕی پێغەمبەری خوایە کە حەزرەتی ئیبراهیمە کە نازناوی خەلیل اللهە واتە دۆستی خوددا وتیان مەبەستمان ئەم معنایەش نییە فەرمووی وا دیارە لەبارەی کانگای خانەدانی بنەماڵەکانی عەرەبەوە لێم دەپرسن ئەوانەیان لە سەردەمی نەزانیە باش بوون هەر ئەوانەشیان لە سەردەمی ئیسلامە باشن بە مەرجێ شارەزای ئاین ببن ئەبوو سەعید لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم دەگێڕێتەوە دەفەرمێ ڕاستە کەماڵی دنیا و دنیا خۆی میوەیەکی سەوزی دڵگیری شیرین و خۆشە وەلێ بەلاش و حەلاش نییە و لێپرسینەوەی هەیە چونکە خوا ئێوەی کردووە بە جێگەداری پێشینان تیایدا تا بڕوانێ کە کردار و ڕەفتارتان چۆنە کەواتە پارێز لە دنیا بکەن هەروەها ئاگاداری خۆتان بکەن لە داوی ژنان چونکە یەکەم ئاژاوەیەکەنەوەی ئیسرائیل دووچاری بوون ئەوە بوو کەوتنە بەندی ژنانەوە ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی گەلێ جار حەزرەت صلی الله عليه وسلم ئەم نیزایی دەکرد و دەیفەرموو اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى واتخوايا داوای ڕێنموویت لێکەم ڕێگەی ڕاستی خۆتم پێنیشان بدا داوای ئەوە لێکەم کە لە ترسی تۆ بێ ئاگانە بم داوای دەم و دەست و داوێن پاکیت لێکەم داوای دارایی باش و دەوڵەمەندی دڵ و دەروونت لێکەم عەدی کوڕی حاتەمی طائی ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی لە حەزرەتم ژنەوت دەی فەرموو صلی الله عليه وسلم کەسێ لەسەر شتێ سوێندی خوارد و لە پاشا بۆی دەرکەوت کە بە بارەکەی ترا تەقوای خودای زیاتر تێدایە با سوێندەکەی بخات و بارە تەقوادارەکە بکات و کەفارەت واتە برێتی سوێندەکەی بدات ئەبوو ئومامە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ فەرمووی لە حەجی ماڵ ئاوایی واتە حەجەت الوداعدا گوێم لێبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاریەدا گوێم لێبوو دەیفەرموو لە خوا بترسن و تەقوای خوا بکەن و 5 فەرزەی خۆتان بکەن و ڕۆژووی مانگی ڕەمەزانی خۆتان بگرن و زەکاتی ماڵی خۆتان بدەن و بەگوێی خاوەن فەرمان و گەورەی خۆتان بکەن ئیتر خوددا یار بێ بە خێر و خۆشی دەچنە ناو بەهەشتی خودای پەروەردگاری خۆتان وەسیبە پیاوێک بوو لە ناو کۆمەڵێک لە سەحابەکانە فەرمووی ئێستا چم پرسیارێک لە پێغەمبەری خوا کەم صلی الله عليه وسلم دەربارەی بر و ئیثم چاکە و خراپە وەختێ چووە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئێشتا هیچی نەوتبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی واسیبە ئەتەوێ پرسیاری چاکە و خراپە بکەیت بۆ پرسیارە هاتوویەتی بەڵێ یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سێ پەنجەیەی کۆ کردەوە ئابەم شێوەیە خستیە سەر دڵی فەرمووی ئێرەت چاک بکە دڵت هەر شتێکی پێوتی واتە لێرەیە شتێک هەیە پێتەڵێ ئەو شتەی کە ئەیکەی باشە یا خراپە وئین ئەفتەوک ئەگەر خەڵکیش فتوات بۆ با جاری وهەیە تۆ خۆت لێرە ئەزانی ئەو پارەیە هەڵی ئەگریت ئەو مەعاشەی وەریەگریت حرامە یاخود حەڵاڵە خۆت پێزانی هەر کاتێ تەقوامان زۆر باش بێت ئەم واعیزە کە لێرایە کەنەیشی خوێندووە بەڵام زۆر زاناترە لە هەموو زاناکان پێت ئەڵێ ئەو شتە حرامە یا حەڵاڵە خەوتە زڕێنێ جاری وایە ئەگەر زۆر تەقوادار بیت پێت ڕاگەینە ڕاتەشڵەکێنێ چەند جار بیر تەخاتەوە لە مەوقفی جیاوازە پێتەڵێ ئیتر ئایا پارە و سەرۆت و سامان بێ حەڵاڵ و حرامی پارە بێت یاخود هەر شتێکی تری دنیایی بێ کە حەڵاڵ و حرامی تێکەڵ ببێت یان پێوە پەیوەست بێت خۆی پێتەڵێ
جا لەبەرەوە ئازانم تەقوا هەرەکو لە پێشەوە باسمان کرد ئێمە چەندێک بتوانین تەقوا جێبەجێ بکەین لە ژیانی ڕۆژانەمانەوە هەموو ڕۆژی ئێمە لە ناو بازگەی تەقواداریە ئاگامان لێبێ تەفتیشی خۆمانی پێ بکەین تەفتیشی خۆمان بکەین زانین ئایا چێنە تەقوادارین خۆمان بپشنین هەموو دقەیە هەموو لەحزەیەک لە هەموو کارێکمانە بە دوای تەقوا و کەسبوونی تەقوایە بگەڕین لە هەر شوێنێکە ضعیف بووین یا کەممان هەبوو با ئیستیغفار زۆر بکەین ئەستەغفر الله ئەستەغفر الله ئازانم ئەم زیکرە زۆر گەورەیە ئەمڕۆ کە ئێوە یاخود ئەم شەو کە ئێوە سەیرێن بەرنامەکەن ئەستەغفر الله زۆر بکەن چەندین تەسبیح بکەن زەرر ناکەن ئەتوانی تا 1000 جار أستغفر الله أستغفر الله أستغفر الله أستغفر الله عدد خلقك ورضا نفسك وزينة عرشك ومداد كلماتك بيڵێنەوە ئازانم دەستکەوتەکەی زۆر گەورەیە بۆتان پڕکاتەوە ئەو بەشەی کە لە تەقوا ناتوان زۆر باش کامڵ تەقوادار بن ئەم ئیستیغفار و تەسبیحاتانە بۆتان زیادەکات زیکرەکان بۆتان گەورە ئەکات بۆتان باشەکات بۆتان پاکەکات و ئەینێرێ بۆ قیامەتتان چونکە بەڕاستی قیامەتمان زۆر شتی پێویستە زۆرمانەوێت تەسەوڕ بکەن ئازانم لەم ماوەیە سەیری ئەڵقەیەکمە کرد کە پیاوێک باسی ئەزمموی نزیکبوونەوە لە مردنی خۆیەکات ئەڵێ من لە ئەو جیهانەی کەیتر ناوی ئەنین بەرزەخ ناوێنین هەر شتێکە خۆی گەورە خۆی زانێکە ئەوانی کە ئەو گەشتا ئەکە نەشنەکوێ ئەڵێ من چوومە بەرزەخ لەوێ لە شوێنێکا بووم نەوعێک لە سزای زۆر ناخۆشی تیا بوو کە من باسی سزاکان ناکەم منیشان بردە ئەوێ وتم ئەمانە چیان کردووە لێران وتیان ئەمانە غەیر مباشر خۆیان کوشتووە ڕاستەوخۆ خۆیان نەکشتووە بە دەمانچێک یا بە حەبێک یا بە شتێک وتم چۆن یعنی چۆن ناڕاستەوخۆ خۆیان کوشتووە وتی بۆ نمونە نووسراوە کە ئەم شەقامەتەوە چی بۆ فلان شار بۆ فلان شوێن ئەبێ بەوەنەی خێرایی بڕۆیت بەڵام ئەم زیاتر لەو خێرایی ڕۆشتووە ناڕاستە و خۆوەرگەڕا و مردووە لەبەرەوەی سەریع ڕۆشتووە بە نەوعێک لە خۆکوشتن حسێ بکرێت و هێنراوەتە ئەم شوێنە بەنابەخۆ ئەڵێ وتم ئەی باشە من بۆ هێنراومەتە ئێرە من بۆ لەم شیوەیام لەم شوێنە زۆر دڵتەنگەیام وتیان ئاخر تۆشە بوو یەک حەب بخۆیت ئەم کەسە تووشی نەوعێک لە نەخۆشی شەقیقە و سەرێشەیەکی قورس بووە دکتۆر حەبێکی بۆ نووسیەوە بەسم چۆ سیانی خواردووە بۆی یەکسەر سەرێشەکەی نەمێنێ ئەو سیانە وای لێ کردووە چۆتە حاڵەتی غەیبووە بێهۆشی و ئەو حاڵەتی بەسەر هاتووە بەڵام پیان وتیان تۆ گەڕیتەوە بەڵام ئاگادار بە خۆکوشتنیش هەر ئەوە نییە تۆ بە دەمانچێ خۆت بکوژی نەوعێ لە خۆکوشتن هێغ ناڕاستە و خۆی ڕەنگە کەسەکە خۆیشی وا نەزانێت کە خۆی کوشتووە دەبرەوە ئازانم ئاگامان لێبێ قیامەت زۆر ورد و دەقیقە لەسەر زۆر شت محاسبە ئەکرین و ئاگدارەکرینەوە خۆی گەورە هەموو لایەکمان پارێزی ئینشاءالله بەتاکیدەوە لە سەروە مشتێک هیچ کاملەوانەی تر بەختەوەری بوو ئینسان بە تەواوی دابی ئاکرێ بۆ ماوەی کاتی بەڵام لە هەمویان گرنگتر زیکری خوای گەورەیە ئیتر بە هەموو بەشەکانی بە نوێژکردن بێ قورآن خوێندن بێ ئیتر بە هەموو بەشەکانی ئەوەی کە خوای گەورە بۆی داناوین بیکەین ڕۆژانە و پێویستین ئینسان لە بازاڕە ڕەنگە هەست بکات تووشی گونا هەبێت ئەگەر ئینسان خۆی بپارێزێ لە گونا هەست ناکات چێژێکی گەورە لە پشتی ئەم خۆپارێزێ لە گونا لەم قواداریە بۆی دروسە بێت بەتاکید وایە بەتاکید ناتوانین ئینسان بە شتە بیگۆڕیتەوە بەتاکید دیارە و کەسانە شەسی پێەکەن کە ئەو شتان جامەدەن بڵێ کە جەنابەت دێتە بازار حەزەکەی پێشەوەی بێتە بازار چی بکەیت دەست نوێژەگری دوو ڕکعات نوێژەکەی ئەگەر ڕۆمان باسکەی ئینسان پێشەوە چی بکات بێتە بازار و غانێکی ئەو ڕۆژەی وایە هەمتر بۆ ڕسقەکەی بۆ خۆپارێزی لە گوناه و نزیکبوونەوە لە خوا وڵی لابد من وەکو خۆمبانیان کە هەڵە سم بێم بۆ بازارەوە دوایەوە نوێژی بانیەکەم ئینشاڵڵا دوایەوە نوێژی شێشتەنگاوەکەم ئەو ماوەیەش کە یم بڵێم جار وای بە پازێم یا بە تەکسی زیکری بانیانەکەم تاگەمە بازار شەڵا ئەوە بێتە قەلغانێک بۆی کەیتر لەو ڕۆژایە بتوانم سەرکەوتوم و لە تاوان بە دوور بم ئینشاڵڵا دڵ خۆشە بە زیکرەکان بەتاکید خۆشە بەتاکید دەروەڵە
سوڵتان مەحموودی غەزنەوی لە ناو وەزیرەکانیە یاسی لە هەمویان خۆشترە ویست. عاشقی کردارەکانی ئەو بوو، ئەخلاقی ئەوی لا زۆر پەسەند بوو، مەحرەمی ئەسراری سوڵتان بوو. وەزیرەکان گلەییانە کرد کە ئیاز نە هەیئەت و نە شکلی لە ئێمە پەسەندتر نییە. سوڵتان گەڕا بۆ فرسەتێکە بیسەلمێنێ فەزڵی ئەو بۆچیەدا بەسەروانی ترا. ڕۆژێک سوڵتان مەحموودی غەزنەوی ئەمرەکا وەزیر و لەشکر ئامادە بن بۆ سەفەرێک بە سندووقێک سامان و مجەوهەراتی زۆرەوە بارەکەن. دوایەوە یەجوڵێن لەپەر سندووقێک لە مجەوهەراتەکە ئەدات لە کەڵەبەردێک و ئەشکێت و مجەوهەرات بەو ناوەیە بڵاوە بێتەوە. سوڵتان ئەمرەکات مجەوهەرات کۆنەکەنەوە، هەر کەسێ ئازایە بەشی خۆی لێکۆ بکاتەوە بۆ خۆی. وەزیر و سەرکردە و دەست و پێوەند و هەموو ئەمانە ئەکەونە کۆکردنەوە و ماشینەوەی ئەو مجەوهەراتەی دەستیان پێگات. سوڵتان غارەداتە ئەسپی خۆی زۆر دوورەکەوێتەوە. سەیرەکات تەنها یاسی لە دواوەیە. سوڵتان پێڵێ بۆچی تۆش نەکەوتیتە کۆکردنەوەی مجەوهەرات و دوای من کەوتی؟ یاسی شەڵێ من خۆتم لەبەر خۆتەوێت، نەک لەبەر دەوڵەت و ماڵ و سامانی دنیا.